بڕێزان، پاش ئەو هەموو خەفەتەی کە بەسەر پێغەمبەرە هات صلی الله عليه وسلم لەو 10 ساڵەی پێغەمبەرایەتیە لە مەککە، پاشەوەی کە ناخۆشیەکان ڕۆژ بە ڕۆژ زیادیانە کرد، پاش وەفاتی هەردوو خۆشەویستەکەی خەدیجە و ئەبوو طالیب، پاشەوەی ڕۆیشت بۆ تائیف و خەڵکی تائیف بە ناشرینترین و بە ناخۆشترین شێواز وەڵامی پێغەمبەریان دایەوە صلی الله عليه وسلم. پاش ئەمانە گشتی خوای تەعالی وەکو بێوێ خەم و خەفەتەکانی پێغەمبەر بڕوێنێتەوە، وەکو ئەوەی بێوێ دڵی باتەوە و پێی بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم، تۆ ئەگەر خەڵکی سەرزەوی، خەڵکی مەککە، خەڵکی تائیف بەرامبەرت بەو شێوازە بوون، حەقی تۆیان بە جوانی نەئەدا، تۆیان بە جوانی نەئەناسی، ئەوە خوای پەروەردگار دعوت دەکات بۆ لای ئەهلی ئاسمانەکان، هەر لەو ماوەیە پاش ئەو ناخۆشیانە خوای تەعالی لە شەوێک لە شەوەکانە جیبریل عليه السلام ئەنێرێتە شوێن پێغەمبەرە صلی الله عليه وسلم و ڕووداوێکی زۆر گەورە ڕوئەدا، معجزەیەکی زۆر گەورە ڕوئەدا کە پێی ئەوترێ معجزەی ئیسراء و معراج. خوای تەعالی جبریل ئەنێرێتە شوێن پێغەمبەرە صلی الله عليه وسلم، دڵی پێغەمبەری خوا شەق ئەکەن، سێنگی شەق ئەکەن، دڵی دەرئەکەن، بە ئاوێکی تایبەت، ئاوی ئیمان و یەقین دڵی پێغەمبەر ئەشۆرنەوە، پاشان بە وڵاخێکی تایبەت کە پێی ئەوترا بوراق، خوای تەعالی تایبەت بۆ ئەوە دروستی کردووە. بوراق یعنی وەکو بەرق، وەکو هەورە تریشقە، چەند خێرایە، ئاوا خێرایە. پێغەمبەر و جبریل عليه السلام لە مەکەی پیرۆزەوە بەڕێ ئەکەون بەرەو قودسی پیرۆز. خوای تەعالی لە قورئانی پیرۆزە لە سورەتی ئیسراء ئەفەرمێ: سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله لنريه من آياتنا إنه هو السميع العليم. پاکو بێگەردی بۆ ئەو خوایی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەوازێتەوە شەوڕەوی پێ ئەکا لە مزگەوتی حرامەوە بەرەو مزگەوتی ئەقسا کە خوای تەعالی بەرەکەت و پیرۆزی بە دەوریا دابەزاندووە، تاوەکو ئاەتەکانی خۆی پێپیشان بدا بەڕاستی خوای پەروەردگار بیسەرە و بینەرە. پاشان لە بەیت المەقدس لە مزگەوتی ئەقسا خوای تەعالی پێغەمبەرەکان کۆکاتەوە، لەوێ جبریل عليه السلام دوو پەرداخ دێنێ بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم، پەرداخێکیان شیری تایە و پەرداخێکیان عەرەق. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم شیرەکە هەڵ ئەبژێرێ و جبریل ئەفەرمێ تۆ فیترەت و پاکێتیت هەڵبژارد، ئەگەر ئەوی تریان هەڵبژاردایە ئومەتەکەت گومڕا ئەبوون. پاشان پێشنوێژی بە پێغەمبەران ئەکات، هەر لەوێوە خوای تەعالی بەرزێکاتەوە بەرەو ئاسمانەکان کە پێی ئەوترێ میعراج. ئیسراء شەوڕەویەکەیە لە مەککەوە بۆ قودس، لەوێشەوە بەرەو ئاسمانەکان کە پێی ئەوترێ میعراج. و خوای تەعالی لە سوورەتی نەجمە ئەفەرمێ: ولقد رآه نزلة أخرى عند سدرة المنتهى عندها جنة المأوى إذ يغشى السدرة ما يغشى ما زاغ البصر وما طغى لقد رأى من آيات ربه الكبرى. لو قشتاك أرات آسماني يكم آدم عليه السلام بينيت، وآسماني دوهم، وآسماني سيم، وآسماني چوارم، هر لا آسمانيك پیغمبرك لپیغمبران أبينيت وسلاميان ليكا وأوانيش وڵام ێدەنەوە حتا ئەگاتە ئاسمانی حەوتەم. لە ئاسمانی حەوتەم ئیتر لەوێ جبریل عليه السلام
اعتزارەکە کە ئەو هەتا ئەوێ مەجای هەیە و پاشان پێغەمبەر صلی الله علیه وسلم بەتەنیا ئەڕاتە سیدرەت المونتەها و لەوێ ئەچێتە لیقائی خوای پەروەردگار لە بەینی ئەو خوایە وەکو ئەفەرمێ کانە قاب قەوسەینی ئەو ئەدنا، یعنی زۆر نزیکە بێتەوە لە خوا چەند پەردەیەک ئەمێنێ کە خوای پەروەردگار ببینێت. لەوێ خوای تەعالا زۆر شتی پێ پیشان ئەدات، ئاەتەکانی خۆی لە ئاسمانەکان و پاشان بەهەشت و جەهەنم و زۆر شتی پێ پیشانەدا خوای پەروەردگار. هەر لەوێشە خوای تەعالا نوێژی لەسەر فەرزەکات کە یەکەم جار 50 نوێژە بێ کە ئەگەڕێتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چاوی بە موسا ئەکەوێ عليه السلام، پرسیاری لێ ئەکا خوای تەعالا چی لەسەر فەرز کردی؟ دیارە ئەزانن پێغەمبەران ئەم لیقاء بە تایبەت موسا عليه السلام، چونکە موسا لەگەڵ خوای پەروەردگارە دواوە وەکو ئەو کاتەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، بەڵام ئەو لە زەوی موسا لە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ئاسمان، و هەردیان لقد رأوا من آيات ربهم الكبرى، هەردیان بۆیە لیقاءەکە وەکو یەک وایە لەبەرەوە موسا پرسیاری ئەوەی لێکا خوای تەعالا چی لەسەر فەرز کردی، هەر ئەوەی کە لەوێ لەسەر موسا فەرزی کرد ئەوەشی لەسەر محەممەد فەرز کرد لەسەر ئومەتەکەی کە نوێژە. پێ فەرمێ 50 نوێژ، موسا عليه السلام فەرمێ من بەنی ئیسرائیلم تاقی کردوتەوە مرۆڤەکان ئەناسم تەحملی 50 نوێژ ناکەن لە شەو ڕۆژێکە، بۆیە بگەڕێرەوە و داوا بکە خوای تەعالا کەمی کاتەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەڕێتەوە بە چەند جارێ لە بین موسا و لە بین پەروەردگار تەکلیفەکات کە کەم ببێتەوە لە ئەخیرە ئەبێ بە 5 نوێژ. موسا فەرمێ 5 زۆرە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ شەرمەکەم لەوە زیاتر بگەڕێمەوە. بانگدەرێک بانگەکاو ئەفەرمێ من ما يبدل القول لدي، لەلای خوای پەروەردگار قسە ناگۆڕێ، قسە یەک قسەیە. 50 نوێژەکان بۆ حەساوە، هەر کەسی ئەو 5 نوێژە ئەنجام بدا بە 50 بۆی حەسابە، یعنی خوای تەعالا 5 نوێژەکەمان بە 50 بۆ حەسابەکە ئەگەر بێت و بەڕێک و پێکی ئەدای بکەین. دوای ئەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دێتەوە بۆ مەکە و ئەم ڕیحلە عەجیبە مودەی یەک شەو، یعنی کەمتر لە شەوێک بەشێک لە شەوێک ئەم ڕیحلەیە ئەکا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەیانی خەریکی نوێژکردنە لە پاڵی کەعبەیە ئەبوو جەهل دێ بۆ لای ئەڵێ ها محەممەد ئەخبار تازە چییە؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ئەخباری تازە ئاوایە، باسەکەی بۆ ئەگەڕێتەوە ئەبوو جەهل دەسەکا بە گاڵتەکردن و ئەڵێ ئەوێری ئەم قسە ئیسە خەڵکۆکەمەوە لە ناو خەڵکا بیکەی؟ ئەڵێ بەڵێ. ئەویش بانگ ئەکات خەڵکێکی زۆر کۆ ئەبێتەوە ئەڵێ گوێ لە محەممەد بگرن بزانم محەممەد چی درۆیەکتان بۆکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەیگەڕێتەوە، هەندێکیان ئەدەن بەسەریانە، هەندێکیان ئەڵێن ئەحبرا لەم درۆ، هەندێکیان هەرێکە و شێوەی ئازیە قسە ئەکا. ئیتر پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جەختەکە کە ئەم ڕووداوە ڕووی داوە ئەم شەو. ئیترەوانیش دەسەکەن بە پرسیارکردن، ئەگەر ڕاستەکەی پرسیاری ئەم ڕێگات لێەکەین، پرسیاری بەیت المەقدست لێەکەین کە تۆ نەتبینیوە، ئەقسا مزگەوتی ئەقسا. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ کە دەستیان کرد بە باسی پرسیاری ئەقسا مزگەوتی ئەقسا، ئەڵێ خەمێ دای گرتم لە ژیانما خەمی وا دای نەگرتووە، چونکە بەڕاستی من کە چوومە ئەوێ سەیری شێوازی مزگەوتەکەم نەکرد، من ئیشی تایبەتی خوای پەروەردگارم جێبەجێ کرد. ئەڵێ ئەوانیش پرسیاری دەرگاکان و پەنجەرەکانی بەیت المەقدسیان لێ کردم، یعنی مزگەوتی ئەقسا. لەوێ خوای تەعالا مزگەوتی ئەقسای هێنایە بەر پێش چاوم، ئەوان هەر پرسیارێکیان ئەکرد منیش وەکو ماڵی فڵانە کەس کە چەند بەبەر چاومەوە بوو وەکو ماڵی فڵانە کەس ئەمزانی چۆنە دانە دانە پەنجەرە و دەرگاکانم بۆ باسەکردن شێوازەکەی ئەوانە هەمووی. ئەڵێ وتیان وەڵاهی برا ئاوامان تەواوە. ئەی قافڵەیەکمان بەڕێوەیە ها لەکوێ تجارەت؟ وتم ما لە فڵانە شوێن. ئەی وتیان کەی ئەگاتە جێ؟ وتم لە فڵان ڕۆژ، بەیانی فڵان ڕۆژ ئەگاتە جێ و فڵان حوشتریش ها لە پێشەوە. ئەڵێ خەڵک ئەو بەیانیە هەمووی کۆبوونەوە چاوەڕوانیانە کرد، بالفعل قافڵەکە گەیشت و فڵانی حوشتریش لە پێشەوەیە. دایان بەسەراوتیان برا ڕۆ محەممەد چی ساحرێکە. خوا پەنامەمدا. ئیتر دڵ ئەگەر مرد ئەمرێ فایدە ناکە، هەرچەندێک بەڵگەی بۆ بێنیتەوە سوودی نییە. خەڵکانێک ئیمانیان بەوە زیادی کرد وەکو ئەبوو بەکری سدیق
کە خەڵکەکە ڕۆشتن وتیان ئاگات لە محەممەد هەیە محەممەد چی ئەڵێ وتی چی ئەڵێ وتیان ئاوا ئەڵێ ئاوا ئەڵێ ئەم شەو چوومە چیم کردو و چیم کردە وتی ئەگەر درۆ نەکەن بەدەمی محەممەد وتیان درۆ ناکەین خۆتیش بێگوێ بگرە وتی دەی من باوەڕم پێ هەیە لەوەش زیاتر باوەڕم پێ من ئەڵێم وحی بۆ دێ لە ئاسمانەوە زۆر ئاسایە بیشی بن بۆ ئاسمان لای خوای پەروەردگار هەلێەوە ئەبوو بەکر ناونرا ئەبوو بەکری سدیق کە پێغەمبەری بەڕاست خستەوە پێش ئەوەی گوێی لێبێ چونکە ئەو ئیمانی هەیە تۆ کە ئیمانت هێنا تەواو تۆ کە قەناعەتت وایە خوای تەعالا خۆر هەموو ڕۆژی هەڵدێنێ بەم شێوازە مانگ بەو شێوازە ئەو ئەستێرانە ئەم بوونەوەرە ئەم کەونە کە زۆر زۆر شتی تایە زۆر گەورەیە زۆر عەزیمە زۆر ئاساییە خوای تەعالا خۆر بگۆڕێ لێرە هەڵنێ لەیلاوە هەڵبێ لەم لاوە هەڵبێ ئیشی خوای تەعالا زۆر ئاسانە خوای تەعالا مانگی بۆ پێغەمبەر لەت کرد خوای تەعالا قورئانی بۆ دابەزاند وحی بۆ لادا ئەبەزێ زۆر ئاساییە هەندێک سونەن هەیە خوای تەعالا بیگۆڕێ خوای تەعالا بێوێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بێت ئەباتە ئاسمانەکان و دێنێتی خوارەوە بەبێ وەقت هەر وەقت نامێنێ هەر زەمن تایە دەور نابینێ زۆر شتێکی ئاساییە لەبەرەوە خۆشەویستەکانم زۆر ئاساییە بۆ کەسانی کە باوەڕیان هەیە بەخوای پەروەردگار ئەم موعجیزەیە ڕووبدا و بە تایبەت لەو کاتە و لەو ساتە وەختە بەڵام ئەو کەسانی کە ئیمانیان نییە ئەتوانن هەر ڕێک هەر بیانوێ بدۆزنەوە بۆ ئەوەی لە مەوزوعەکە ڕابکەن و خۆیان لێی گێل بکەن ئەو دەرس و پەندانەی کە ئێمە وەری ئەگرین لە موعجیزەیەوە یەکەمیان ذکری خوا زۆر گرنگە خۆشەویستەکانم بە تایبەت هەر ذکرێک جاری وا هەیە بۆ کاتێکی تایبەت گونجاوە بۆ نمونە ئێمە کە ئەڵێن سبحان الله ئەڵێن الحمد لله ئەڵێن الله أكبر ئەڵێن لا إله إلا الله ئەڵێن لا حول ولا قوة إلا بالله ئەڵێن إنا لله وإنا إليه راجعون يا صلوات لەسەر پێغەمبەر صلى الله عليه وسلم لەم ذکرانە مطلقا لە هەموو کاتێکە ئەبێ وەکو صلوات لەسەر پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم بەڵام هەندێک ذکر هەیە جاری وا هەیە پەیوەستە بە شتێکەوە بۆ نمونە سبحان الله واتە پاک و بێگەردی بۆ خوا زیاتر لەو کاتانە ئەوترێت کە کاتی تعجوبە یعنی کاتێکات لە شتێک سەرسوورمان سەرت سوور ئەمێنێ بۆ کاتی سەرسوورمان جا مناسبە بۆ ئەم شوێنە کە ئەم معجزە عەجیبەتیایە ڕوویدا خوای تەعالا بەوە دەسی پێکا سورەتی ئیسراء فەرمێن سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى لهمو كاتك إنساني مسلمان كاتي توشي خوشيك به الله الحمد لله كاتي اشتيك زور مزن أبيني الله أكبر كاتي اشتيك أبيني مناقضي توحيدا يعني دجبة توحيدا الله لا إله إلا الله هو أم ذكرانا لهمو كاتي كترا ببيئة مناسبات عنش دروسة بلام لقل مناسبات زياتر قنجاوة روجي كان بيغمري خاص الله صلى الله بأبو هريري صحابة كوي لكولانك وتي أبركاتي بيغمر بيني أبو هريرة بلاءك أو خوي أشارته وكأنه خوي لبيغمر أشارته دواي ما ويك بيغمري خاص الله صلى الله عليه وسلم أبو هريرة أو بو خوت تشار دوا من تبيني خوت تشار دوا فرموي لشم بيس بو أو كردي خومان الله لشم بيس بو بيغمر صلى الله عليه وسلم فرموي سبحان الله مسلمان بيس نابي أو شهلية مسلمان لشي بيس نابي بڵێ لەشم گران بوو بڵێ تووشی جەنابە بووم ئەگینا مسلمان پیس نابێ یعنی ئەو شوێنە مناسبە کە تۆ سبحان الله تیا بکەی هەروەها خۆشەویستەکانم یەکێکی تر لەو دەرسانەی کە ئێمە وەری ئەگرین خوای تەعالا ئەفەرمێ سبحان الذي أسرى بعبده خۆ ئێمە زانین پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەرە ناویشی محەممەدە رسوله خوای تعالى بنا فرمي سبحان الذي أسرى بمحمد بنا فرمي برسول الله أفرمي سبحان الذي أسرى بعبده أما بو أوي إيما تيبقين كمحمد صلى الله عليه وسلم زور عظيم زور قوريا بتايبت أم معجزة كي زور مزنة نكا خلقانيك واتيبقن كبيغمر إترك أونا مزنة لعبدايتي درشوه لبندايتي درشوه برسترين بلاي مروف للاي خواي تعالى عبوديته يعني بندايتي خواي پروردگار اما خواي تعالى وا دروسماني کردووە
تاوەکو بیپەرستین وما خلقت الجن والإنس إلا ليعبدون هەر کەسێ زیاتر عیبادەت بکات زیاتر لای خوا بەرزترە زیاتر لای خوا مەزنترە جا ئاگات لێ بێ شەریک بۆ خوا قەرار مەدە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ورفعنا لك ذكرك کە ناوی لە شایەتمانە هاتووە أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله لە شوێنی ترە لە تەحیاتە ئەڵێ وأشهد أن محمدا عبده ورسوله تا تێبگەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم عبد و پێغەمبەری خوایە خوا نییە ئینسان نابێت لەم شتانەی لێ تێک بدە يعني جاری وا هەیە هەنێک لەوانەیە لە زیادە ڕەویە لە پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم لەوانەیە زیادە ڕەوی بکەن جا ئەبێ ئاگات لێ بێت پێغەمبەر ئەشرەفی خەڵقە لە هەموو خەڵقی خوای تەعالا ئەو لەسەرەوەی هەمویانە لەگەڵ ئەوەی شەعر عەبدە و بە عەبدیش گەیشتۆتە ئەو پلەیە لەبەرەوە خوای تەعالا فەرمێ سبحان الذي أسرى بعبده کەوابوو عەبدایەتی بۆ خوا عزەتە عەبدایەتی بۆ مرۆڤەکان بۆ مەخلوقات زەلیلیە ئەمە نقطەیەکی زۆر گرنگە چەنیە بۆ خوا عەبد بی ئەوەندە عەزیزی سەربەرزی چەنیە بۆ غەیری خوا عەبد بی ئەوەندە زەلیلی سبحان الله لەبەرەوە زەلیلبوون بۆ خوای پەروەردگار سەربەرزیە حتى ئیسێمە کاتی ئەڵێن بۆ نمونە لە عەرەبیە ئەڵێ شارع معبد باسی ئەو جاداکە ئەڵێ جادەیەکی سافە یعنی تەسەیتیانە تۆش ئەمەنە ئەبێ عەبدی خوابی تەسەتیانە بێ یعنی هەر شتێ خوا بفەرمێ ئیتر منجەمنجی تیانەکەی ملبادانی تیانەکەی یەکسەر وەریەگریت و تەسلیمە بی هەر شتێ پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم ئاوای بەوە بەرزە بیتەوە بەڵام ئەگەر تۆ هەموو شتێ ڕەخنە بگری هەموو شتێ بیکەی بە عینادی خوا پەنامەمدا ئەوە تۆ لەوانە نیت لەبەرەوە لەم شوێنە و لە کاتی دابەزاندنی قورئانی خوای تەعالا لە سوورەتی کەهف فەرمێ الحمد لله الذي أنزل على عبده الكتاب لەوێ شەرە فەرمێ عەبد الحمد لله بۆ ئەو خوایی کە قورئانی بۆ عەبدەکەی دابەزان محەممەد صلی الله عليه وسلم یا دەربارەی نوح لە سوورەتی ئیسراء هەر لە دوای ئەوە لە دوای ئەم ئاەتە لە ئاەتی سێ خوای تەعالا فەرمێ ذرية من حملنا مع نوح إنه كان عبدا شكورا عبدێکی سوپاسگوزار بووە یا خوای تەعالا دەربارەی ئەیوب کە ئەو پلە گەورەیەی هەبووە فەرمێ إنا وجدناه صابرا نعم العبد بەڕاستی ئەیوب عەبدێکی زۆر زۆر گەورە بوو یعنی زۆر مەزن بوو زۆر پیاوێکی لێهاتوو بووە لەبەرەوە خۆشەویستەکانم كلمة عبدایەتی بۆ پێغەمبەرە مەزنەکان بەکارهێنراوە واذكر عبادنا إبراهيم وإسحاق ويعقوب واذكر عبدنا محمول القرآن هي داود واذكر عبدنا أيوب نعم العبد إنه أواب وبيغمري خوش صلى الله عليه وسلم خوای تعالى اختياري بيدا هل بجاردني بيدا سرپشکی کرد أي محمد تو رازيد أي محمد تو رازيد مليكيكي مليك پاشایە يعني پێغەمبەرێکی پاشا بی وەکو سولەیمان یا رازید عەبدێکی ڕەسوول بی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی رازیم عەبدێکی ڕەسوول بم و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ ئەوەی بگاتە ئەو پلەیە زۆر خۆی ماندووە کرد بۆ ئەوەی عەبدایەتیەکەی صاف و تەخت بێ بۆ خوای پەروەردگار حتا شەوان جاری وا بۆ نەخەوتووە تا بەیانی شەو نوێژی کردووە حتا پای پەنەماوە عایشە بەزەی پیا هاتوتەوە فرميتي أي بيغمري خوا تو خواي تعالى لجناحي باشو بيشت خوش بوا يعني بوا وانا خوند باندو أكي بو الرحم بخوتنا أكي فرمي عائشة أفلا أكون عبدا شكورا خوا أو بليبا من دا أي منش عبدێکی سوپاسگوزار نەبم بۆ خوای پەروەردگار لەبەرەوە خۆشەویستەکانم ئەگەر تۆ بتەوێ زیاتر گەورە ببی ئەبێ زیاتر بۆ خوای تەعالا دابەزی حتى لحديثك في غمر صلى الله عليه وسلم فرمي لا تطروني كما أطرت النصارى عيسى بن مريم أفرمي إيوه وانا من قورة ما كانوا زياد لسنوري خويم بي بدن وكو چون نصارى كان عيسى كري مريمان برز كروتيان خوايان كري خوايا نعوذ بالله بويا لآخر سورة كهف خواي تعالى أفرمي قل إنما أنا بشر مثلكم يوحى إلي بيان بڵێ ئەی محەممەد صلى الله عليه وسلم من بەشەرێکم وەکو ئێوە بەس فەرقی بینی من و ئێوە ئەوەیە کە خوای تەعالا ئەمی هەڵبژاردۆ کردووە بە پێغەمبەری خۆی وحی بۆ ناردووە پێغەمبەر قودوەیە و سەرمەشقە ئەگینا لە بواری عەبدایەتی وەکو ئێمە نانیە خوارد وەکو ئێمە لە دایک بووە وەکو ئێمەش وەفاتی کردووە وەکو مرۆڤەکانی تر
وەکو ئێمە نانی خواردووە وەکو ئێمە نەخۆش کەوتووە وەکو ئێمە سەرمای بووە وەکو ئێمە گەرمای بووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە نەخۆشیەکانە جاری وا بۆ باری 2 نەفەر دراوەتە سەریا سەحابەیەکە فەرمووتم ئەی پێغەمبەری خوا تاکەت زۆر گەرمە تای 2 نەفەرە فەرمووی لەبەرەوەی خوای تەعالا 2 جار ئەجر و پاداشتم بۆ ئەنووسێ لە ئێمە ناڕەحەتی زۆرتر بینیوە لەبەرەوە ئابێ ئاگامان لەو خاڵە بێ خاڵێکی تر کە ئێمە ئیسفادەی لێکەین ئەوەیە کە ئێمە بزانین کە دەسڵاتی خوا چەند گەورەیە یا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە دەرەجەی یەکەم ئەی محەممەد ئەگەر ئەوەنە ئەوە ئەم بێزاریان کردی بێتاقەتیان کردی ئازاریان دای بەڵام خوای تەعالا ئەمە هەمووی تاقیکردنەوەی خوایە خوا مرۆڤەکانی پێتاقیەکاتەوە ئەگوینا ئەوە تۆ ئاسمانەکان هەموویان لەگەڵ تۆوە خەڵکی 2 شار یا خەڵکی سەر زەوی هەمووی لە تۆ هەڵگەڕێتەوە هەرچی مەلایکەی ئەرز و ئاسمانەی هەموویان لەگەڵ تۆوە لە ئاسمانەکانە 4-5 پێ ناکەی ئیلا بەری 2 مەلایکە ئەکەوێ یەکێکیان هە لە سوژدە یەکێکیان هە لە ڕکووع یەکێکیان وەستاوە یەکێکیان خەریکی عیبادەتن ئەرز و ئاسمان پڕە لە مەلایکە و لە جن هەمووی خەریکی عیبادەتە پڕە لە مەخلوقات ئەرز و ئاسمان هەمووی تەسبیحاتی خواکەن دار و بەرد هەمووی تەسبیحاتەکە هەر یەکێ بە شێوازی خۆی تەنانەت تەیرەکان تەنانەت حیوانات هەمووی ئاژەڵەکان هەمووی مەخلوقی خوان و عەبدی خوا با 7 ملیار کەس لەسەر زەویە هەر 7ەکەشی لە خوا هەڵگەڕێتەوە تەنها خۆیان خەسارەکەن بەڵام ئێمە بۆ ئەوەی حوجەیان نەمێنێت تۆمان ناردۆ بۆ لایەن ئەمەش تاقیکردنەوەی ئەگینا تۆ زۆر لەوە بەرزتری ئازاردانەکانی ئەوانیش بۆ تۆ و بۆ سەحابەکانت هەمووی پلەبەرزیە بۆ ئێوە کەس ناتوانێت لە دەستی خوار ڕابکە یەکێکی تر لەو دەرسانەی کە ئێمە وەریگرین پێغەمبەر صلی الله علیه وسلم پێشەوای پێغەمبەرانە وە کۆتا پێغەمبەریشە خوای تەعالا هەموو پێغەمبەرانی بۆ کۆ کاتەوە ئەو پێشنوێژیان بۆکە باوکیشی تیا بووە کە ئیبراهیم عەلەیهی السەلام باوکە گەورەش کە نوح عەلەیهی السەلام باوکە گەورەتر لە ئەو کە ئادەم عەلەیهی السەلام هەر هەمویان لە پشتی ئەو کوڕۆ نوێژەکەن کە وتویانە ئەوان وتویانە ئیبنی صالح پێغەمبەرەکانی ترش وتویانە ئەخون صالح نەبیون صالح پێغەمبەر ئیمامیان بووە پێشەوایان بووە و ئومەتی ئیسلام پێشەوای مرۆڤایەتیە لەم سەردەمە چونکە ئومەتی ئەوانەی بەتایبەت بە ڕاستەقینەی شوێنی پێغەمبەر کەوتون صلی الله عليه وسلم لەبەرەوە خۆشەویستەکانم ئێمە ئومەتی ئەو پێغەمبەرەی کە پێشەوای پێغەمبەرانە ئەبێ شانازی بکەین و ئەبێ ڕێبازی پێغەمبەر بەر نەدەین بەو ڕێبازەیە بەڕاستی ئێمە گەورە ئەبووین و گەورەش ئەبین كنتم خير أمة أخرجت للناس تأمرون بالمعروف وتنهون عن المنكر ايوا باشترين أمة بو سرزوي سرمشقيانا بوشي چونك ايوا أمر بچاكا أكن ونهي لخرافة أكن اگر او دو صفة بمينيت لأمة إسلاما يمد دائما قدوين إمام بيشوين اگر بميني إمام عمر أي فرمو إيما نحن قوم يكين أعزنا الله بالإسلام خوای تعالی بەم ئیسلامە گەورەی کردین ئێمە بەم ئیسلامە گەورە بووین جا ڕاستەکە ئیمامی عومەر عەرەب قەومیە زۆر زەلیل بوون بەر لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر پەرتەوازە بوون زۆر بەڵەڵا یەکتریانە کوشت ئەم ماڵی ئەوی داگیرە کرد ئەو ماڵی ئەوی داگیرە کرد ئەم ئەوی ئەکوشت ئەم ئەوی ئەکوشت ئەم عەشرەتەکە بۆ گیان ئەو عەشرەتەکە خوای تعالی بەم ئیسلامە گەورەی کردن لێ ئەگەر ئیسلام تەرک بکەین زەلیل ئەبینەوە جارێکی تر و ئێسەش وان زۆربەیان ئیسلامیان بەردەهاتی چیان وەسەرهات ئەم قسە تەنها قسەیەک نییە بۆ ئەوان بۆ من و تۆی کوردیشە ئێمە قەومێک بووین ژێرچەپۆکەی ساسانیەکان و ڕۆمەکان بووین خەڵکەڵێ کورد ئاوا وەڵڵا ئێمە ژێرچەپۆکە بووین کورد هە ناوی نەبوو ئێمە فارس تێی هەڵەداین ئەمانێ کردە ئەمانی خستە بەردەم جێشەکان هەتا دوژمن شکستی باوەدای لە ئێمەی بکوشتایە تا لە ناو ئەبرا اینجا خۆیان هجومیان نەکرد لە کات شەڕ و جەنگە یعنی کورد قەڵغانیان بوو خوای تەعالی بەم ئیسلامە کوردی عەزیز کرد ئەو هەموو زانە ئەو هەموو سەرکردە گەورەیە ئەو هەموو دەسڵات و توانایە هەموو بە ئیسلامەوە بوو بەڵام کاتێکە ئیسلامەتی سست بوو کاتێکە کوردوتی من ئەموتی بۆ خۆم و ئەوتی بۆ خۆم دەی ئاوامان بەسەرهات کە ئێستا لە ناو حیزبێکا 50 بەشی لێپەیە 50 باڵی لێپەیە بۆ تۆ کورد بۆتە ئەمەی کە ئێستا ئەیبینین کە هیچ جێی دڵخۆشی نییە
کە هیچ جێی دڵخۆشی نییە. ئێمە کەسمانەوە تا گەنجەکانمان دڵیان ئەوە نە بە وڵاتەکەی خۆیان خۆش نییە ڕووەکەنە ئەو شاخانە و ئەو دەشت و دەرانە بۆ ئەزانن لەوانەیە زۆرشیان لەوانەیە بفەوتێن نەگەینە شوێنی خۆیان بەس ئەڵێن نجاتمان بێ ئەوە نە دڵیان بە وڵاتی خۆیان خۆش نییە. ئەگەر ئێمە وڵاتمان ئەو وڵاتە بواە کە پێویستە بەڕاستی هەمومان ئامادە بووین لە پێناوی خۆمان بین بەکوشت نەک چۆڵیکەین و بەرهینیکەوە تا وڵاتانی تروا بوو هەماوەیەک تۆزای وەزعی کورد خۆش بوو خەڵک لە ئەوروپا گەڕاوە بە وڵاتی ئێمە ها خەڵکەکان ئەگەڕانەوە هەمویان وازیان هێنا لە وڵاتانە خۆ خەڵ لە خۆشی ناڕۆ ئەو کەسانی وا ئەڵێن خەڵ لە خۆشی ئەڕوا هەڵەن ڕاستە لەوانەیە ئەو کەسە دەوڵەمەندیش بێ لەوانەیە دەفتەرێ دوو دەفتەریشی هەبێ بەس لە ڕاستیە دڵی خۆش نییە بە وڵاتەکەی ئەمن و ئەمانی تیان نییە کاکە ئەو تایی بینی لە شارێکە نازانی لە چی دەقەیە کاتەقێتەوە. ئەمەش هەمووی سەبەبەکەی چییە؟ هەر ئەوەیە کە ئیمامی عومەر ئەفەرمێ ئێمە قەومێک بووین بە ئیسلامەوە عەزیز بووین کە ئیسلاممان لە دەستدا زەلیل بووین. خۆ ئیسلام تەنها ئەوەش نییە لە مزگەوتەکانە نوێشکەی ئیسلام ئەبێ لە هەموو بوارەکانە جێبەجێ بکرێ و بە تایبەت کار بەدەستەکان ئەبێ لە خۆیانە ئیسلام تەطبیقەکەن ئەبێ دزی نەکەن ئەبێ گەندەڵی نەکەن ئەبێ خراپە نەکەن ئەبێ چی نەکەن ئەمەش نییە. ئەوە تا خۆمان بە چاوی خۆمانای بینین دزی و گەندەڵی و هەرکێ بۆ خۆی و هەرکێ گیرفان پڕکردن و دەتر خەڵکیش دڵی خۆش نییە بە وڵاتە خوا ئیسلاحی ئەوان بکا و ئیسلاحی ئەمەش بکا. یا ڕەبی خوایە بخاتە ناو جوانەکانی خۆت هیدایەتمان دەی نوری ئیمان بخێتە دڵەکانمانەوە ڕەحمان پێ بکەی موفقمان بکەی لەسەر دیندارێتی لەسەر ئیسلامەتی. یا ڕەبی شیفای نەخۆشەکانمان بدەی. یا ڕەبی خوایە ڕەحم بە مردوەکانمان بکەی. یا ڕەبی کوردستان لە بەڵاو موسیبەت بە دوور بگری لە تەفریقە و دووبەرەکی بە دووری بگری. یا ڕەبی خوایە حزبێنەرمان لە ناوە نەمێنێ. یا ڕەبی خوایە عەشرەتێنەمان لە ناوە نەمێنێ. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت کاربەدەستانی ئەم وڵاتە ئیسلاح و دادپەروەر بکە. ئامین ئامین.